دوای زیاتر لە ساڵێک لە ڕاگەیاندنی پرۆژەی ڕووناکی ڕۆژ دوای ڕۆژ هاوڵاتیان کێشەی زیاتریان بۆ دروست دەبێت و وەک بارگرانی لێی دەڕوانن. هاوڵاتیەکی خانەنشین کە موچەی مانگی 11 و 12 ساڵی ڕابردوو یەکی ئەم ساڵی وەرنەگرتووە کەچی بە 2 مانگ بڕی 1,150,000 دیناری کرەی کارەبای بۆ هاتۆتەوە. هاوڵاتیەکی دیکەش بە تەنها مانگێک 1,100,000 دیناری بۆ هاتۆتەوە و بەهۆی نەدانیشیەوە کارەباکەیان بڕیوە. ئەوە 1,150,000 دوو مانجی 11 و 1. باشە زۆر نییە و پارەیە وەڵا حکومەت دەزانێت شان یارە حکومەتە یارە بدە فەقیری دەڕوتێنەوە فەقیر باشە کابرا ئەمەستا معاشم 500,000 دینارە یعنی چێ دەبێت چێ بینم بێتەواو دەبی بدەیت پارە نەبوو هاتمە دەرە هیچم نەدا. ئەمە ئیمانجی 11 حتا مانجی 12 حتا پازەی 12 19,500 هاتیتەوە باشە ئیمانجی یەکیش 1,100,000 هاتیتەوە خۆ نەمەعمەلم هەیە نەشتێکم هەیە نەوەم هەیە کارەباشیان سەبڕاندیمە. پەیام هەردەم هەوڵی داوە پیشە یانە کار بکات بەڵام بەهۆی جیاوازیکردن لا پێدانی زانیاری بۆ میدیایەکی دەسەڵات و دەرەوەی دەسەڵات زۆر جار کارکردنەکە لاسەنگ دەبێت و دەنگ و ستەمی هاوڵاتی ناگاتە بەرپرسان و وەڵامی ئەوانیش بە هاوڵاتیان ناگاتەوە. ئێمە لە کەناڵی ئاسمانی پەیام هەردەم هەوڵمان داوە پیشە یانە کار بکەین دوای ئەوەی ئەمڕۆ لەلایەن هاوڵاتیانەوە ئاگادار کرانەوەکەوە هاوڵاتیەکی زۆر کێشەی کارەبای بۆ دروست بووە ئێمە بە دوواداچوونمان کرد و وتە و نیگەرانی هاوڵاتیانمان وەرگرت لە بەرامبەردا هەوڵماندا لایەنی پەیوەندیدار وەربگرین ئاخۆ هۆکاری دروستبوونی ئەو کێشانە چین و چۆن چارەسەر دەکرێن بەڵام لایەنی پەیوەندیدار ئامادە نییە وەڵامی پەیوەندیەکانمان بداتەوە. من ئەمڕۆ پەیوەندیم کردووە بەم لایەنی پەیوەندیدارانە وەزیری کارەبا کە کەسی یەکەمی وەزارەتەکەیەتی بەڕێوبەری ڕاگەیاندنی وەزیری کارەبا وتەبێژی وەزارەتی کارەبا کە کاری تەنها قسەکردنە بۆ میدیاکان و بەڕێوبەری کارەبای هەولێر بەڵام هیچ یەک لەمانە ئامادە نەبوون وەڵامی پەیوەندیەکانمان بدەنەوە. ئەمەی ئەمڕۆ بۆم باسکردن تەنها دۆخی یەک ڕۆژی منێکی ڕۆژنامەنووسە کە دەمەوێت لە ناو سنتەری شاری هەولێر بە دوواداچوون بۆ کێشەی هاوڵاتیان بکەم کە هیچ زانیاریەکم لە لایەنی دەسەڵاتەوە پێ نادرێت. هاوڵاتیەک دەڵێت لە ماوەی 2 مانگی ڕابردوودا زیاتر لە 100 جار کارەبامان بڕاوە و ئێستاش هاتوین کرەی کارەبا بدەین بەهۆی ئەو دۆخەی بە درێژایی کابینەی ماوە بەسەرچوو کابینەی پێشخۆشی بۆ موچەخۆران و بەشێکی بەرچاوی هاوڵاتیانی دیکەش دروست بووە. هاوڵاتیەکی دیکەش دەڵێت 4 مانگە کرەی کارەبا قەرزدارم و ئێستاش پارەم نییە بیدەم. 2 مانگە لەوانەیە زیاتر لە 100 جاری کارەبان بڕابی ئێستا من لە دوێنێەوە کارەبان بڕایە هاتیمە معاملەی بکەم لە دایرەی مەجال نییە معاملەی بکەین ینی بین حەقی پارەکەی بدەین کە قەرزارین. پرۆژەی ڕۆناچی بەڕاستی یعنی زۆر زەرەرە بۆ هاوڵاتی هەر یعنی ژیانمان بەڕاستی زۆر قورس بووە نەڕاتممان دەدەنێ و ئەو پارە زۆرە لەسەر خەڵکی دادنێن باشەوانە لە ماڵی خۆیان دانیشتینە حیساب بۆ خەڵک ناکەن ئەی هەوەم خەبات و ڕەنجدان و ماندیبوونی ئەو خەڵکەی چێوە چوو مانجی 11 نەدایە 12 نەدایە ئەوە مانجیە کە ڕاتب نەدایە هەر ڕۆژەکی لەسەرمان کارەبا زیاد دەکەی تاکەینێ قبول بکەم 4 مان قەردارم ڕاتبی شمۆر نەگرتیە و پارەم نییە کارەبایەکەشم لەسەر دەکوژێنەوە بابی کوژێنەوە چی لێ بکەم. بەپێی نووسراوی وەزارەتی کارەبا لە سەرەتای ڕاگەیاندنی پرۆژەی ڕووناکیەوە بڕیار درا هاوبەشانی کارەبا لە 1 بۆ 400 کیلۆوات بە 72 دینار هەژمار بکرێت بەڵام ئێستا 350 کیلۆوات بە 72 دینار حساب دەکرێت. ئەمەش بەپێی قسەی هاوڵاتیان جۆرێکی دیکەیە لا فێڵکردن لێیان بەپێی ئەوەی هاوڵاتی خۆی هەستی پێناکات. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.